لە گۆڕستانی گوندی یارمجەی سەر بە شاری هەولێر بە ئامادەبوونی عەددا موفتی و دکتۆر ئەسەلام بایس ئەندامانی ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان و دەرباز کۆسە ڕەسوڵ کارژێری مەکتەبی سیاسی یەکێتی و دکتۆر ڕێواز فایق سەرۆکی پەرلەمان و ئەندامانی سەرکردایەتی و لێپسراوانی حکومی و حزبی و هاوڕێ و هەڤاڵانی و بنەماڵەکەی مراسیمی دانانی تازەگرونەی ڕێز و وەفا بە بۆنەی چلەی لیوا ئەنوەر عەزیز باوە فەرماندە و پارێزەری ئارامی بەڕێوەچوو هاتوون لێرە بۆ ئەوەی وەفایەک نیشان بدەین بۆ خەباتی ئەو پیاوە گەورەیە کە ئینسانێک بوو ژانی خۆی تەقان کردبوو بۆ خەبات بۆ پێشمەرگایەتی و یەکێتی بۆ کارەکەی ئەو کارانەی کە ئەنجامی داوە لە هەموویدا سەرکەوتوو بووە جێگای دەستی دیارە بۆیە خەڵکەکە ئێستاکە کە ماڵاواییان لێ کرد ئەمڕۆ چ ڕۆژیشە ئەزانن کە زەرەرێکی زۆری بە خەباتەکەمان گەیاندووە بە مەڵاوایی خۆی هەروەها ئامادەبوونمان لێرە ڕێزلێنانێکە بۆ جانی پاچی هەموو شەهیدانی کوردستان هەموو ئەو تێکۆشەرانەی کە لە پێناوی ڕزگاری گەلەکەماندا گیانیان بەخت کرد شەهید بوو. ئەم ئەنوەر هەر لە گەنجیەوە چ وەکو بنەماڵەکەی خۆیان چ وەکو گوندی مەلاقەرە لە بری ژیانی گەنجێتی خۆی ڕێگای خەبات و تێکۆشانی گرتەبەر ئەو سەردەمانە کەم کەس هەبوون بتوانن لەو ڕۆژە سەختانەدا دەستبەرداری ژیانی خۆیان و ماڵ و مناڵەکانیان بن بەڵام ئەم ئەنوەر یەکێک بوو لەوانە چەندین ساڵ لەو شاخانە بە وشکەنان و بە ڕەحمەتی تۆپ و تەیارەی حکوومەتی عێراقی و بە شەو نخوونی و شەو خەوتن لەسەر بەرد و ئەشکەوتەکان بۆیە ئەم ئەنوەر لاپەڕەیەکی زێڕینی بۆ خۆی بۆ کەسوکاری بۆ منداڵەکانی بۆ نەتەوەکەی تۆمار کرد. لیوا ئەنوەر عەزیز باوە تێکۆشەرێکی دێرین و فەرماندەیەکی دانەبراوی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو لە تەمەنی لاوێتی دەبێتە پێشمەرگە و سەرچی بەرگری لە شان دەکات بەشداری دایان شەڕ و داستان و شەڕی دژ بە تیرۆرستانی داعشی کردووە جێگری بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی ئاسایشی ڕۆژهەڵات بووە کە سایەتێکی کۆمەڵایەتی و ناسرایی شاری هەولێر و دەوروبەری بوو. مام ئەنوەرێکێک بوو لە تێکۆشەرە گەورەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و بە تایبەتی لە مەڵبەندی هەولێر پشت و پەنایەکی گەورە بوو و لە ساڵی 1952 لەدایک بووە و لە ساڵی 1968ەوە یعنی دەتوانین بڵێن 50 ساڵ لە تەمەنی خۆی بەخشی بە کوردایەتی بە خەباتی تێکۆشان لە پێناوی ملەتەکەیدا کە ئەمە سەروەرێکی گەورەیە بۆ بنەماڵەکەی و سەروەرێکی گەورەیە بۆ هەمومان و ئێمە هەمومان قەرزاری مام ئەنوەرین پیاوێکی لە خۆ بردو بوو پیاوێکی سادە بوو قەت بە هەڵس و کەوتی لە مەسئول نەدەچوو لە پیاوێکی تێکۆشەری سادەی خۆنەویست بوو بۆیە ئێمە ئەمڕۆ کە لەسەر گوڵکۆی ئەو ئامادە بووین و وەفای خۆمان دووپات کردەوە. مام ئەنوەر تێکۆشەری پشوو درێژی ڕۆژە سەختەکانی خەبات و ڕێبواری دڵسۆز و بە ئەمەچی ڕێبازی پیرۆزی سەرۆک مانجەلال بوو بە ماڵاوایی کردنی خەبات جێڕێکی دڵسۆز و فەرماندەیەکی ئازا و دڵسۆزێکی خۆنەویستی ئاسایش و ئارامیمان لەدەستدا بەو بۆنە خەمناکەوە بە ناوی فراکسۆنی سەوز لە پەرلەمانی کوردستان پرسە و هاوخەمی خۆمان بۆ بنەماڵەی تێکۆشەری مام ئەنوەر و هاوڕێ و هاوسەنگەرانی ڕادەگەێنین و بەڵێن دەدەین درێژە پێدەری ڕێبازی پیرۆزی مام ئەنوەر و تەواوی شەهیدان بین. ئەنوەر عەزیز باوە پێویست ناکات ئەوە شاخەکان و خاچی کوردستان شاهدی قارەمانەتی و شۆڕش جێڕی ئەو پیاوەی دەکات دووبارە بە ناوی بنەماڵەوە زۆر بە خێراتنی میوانەکان دەکەین زۆر هاوڕێ دێرینەکانی. لیوا ئەنوەر عەزیز باوە لە ساڵی 1952 لە گوندی مەلاقەرە لە باوەشی بنەماڵەیەکی تێکۆشەر و خەباتجێڕی کوردایەتی لەدایک بووە لە ساڵی 1968 دەبێتە پێشمەرگە لە شۆڕشی نوێی گەلەکەمان بەڕابەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان جارێکی دیکە دەبێتەوە پێشمەرگە و بەشداری دایان شەڕ و داستانی کردووە و ڕۆڵی نەبەردانەی جێراوە لە ڕاپەڕینی ساڵی 1991 بەشداری ئازادکردنی شەقڵاوە و مەسیف و هەولێر و کۆمەڵگەی جدیدە و کەورگۆچی کردووە لە دوای پێکهێنانی یەکەمی کابینەی حکوومەتی هەرێم چەندین لێپسرایەتی لە بواری سەربازی و ئەمنی پێدەدرێت دواپلەی لیوا بووە لە ئاسایشی هەرێمی کوردستان و جێگری بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی ئاسایشی ڕۆژهەڵات بووە لە هەمان کاتدا ئەرچی سەرپەرشتیکردن و پارێزگاریکردنی بارگای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاری هەولێر پێسپێدراوە. لیوا ئەنوەر عەزیز باوە ڕۆژی سیوێکی ئابی ساڵی 2020 لە تەمەنی 68 ساڵی بەهۆی نەخۆشی کۆچی دوایی کرد و ژیان ئاوایی لە هاوڕێ و هەڤاڵان و بنەماڵەکەی کرد. چەند ڕۆژ لەمەوبەر
یەکێتی نیشتیمانی کوردستان و هەرێمی کوردستان فەرماندە و تێکۆشەرێکی نەبەردی ڕۆژە سەختەکانی خەباتی لەدەستدا. لیوا ئەنوەر عەزیز باوە یەکێک بوو لەو پێشمەرگەدانە بڕاوانەی کە زیاتر لە 50 ساڵی تەمەنی بۆ تێکۆشان و خەبات لە پێناوی دۆزی گەلی کورد تەرخان کرد. ئەو پارێزەری ئارامی و سەلامەتی شاری هەولێر و هەرێمی کوردستان بوو. کاروان مەسعود، گەلی کوردستان، هەولێر.